دکتۆر پاکەجەکەمان بینی هۆکاری کەمبوونەوەی داهاتی عێراق بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر سپاس مامۆستا کۆڤان. سپاس. بەڕاستی پرسیارێکی گرنگە لەبەرەوەی ئێمە وەکو وڵاتێک ئەتیمادی کولیمان لەسەر نەوتە 1990 داهاتی ئەمە لەسەر نەوتە ئەنجا یعنی بۆتە ژیانی ئێمە پێک هاتووە لە فرۆشتنی نەوت ئەگەر هاتووە کێشەوە هەر گرفتەکە بێ لە ئینتاج یاخود لە نرخ ئەوە کێشە بۆ عێراق دروست دەبێ و بۆ اقتصادی عێراق ئینهیار دەکات بە تەواوەتی لەبەروی عێراق پێی باشە ئەگەر هاتو ئەو عەجزە زۆرەی کە لە ناو بودجە هەیە نرخی نەوت بە 96 دۆلار بێ بە دەقیقی 96 ئەو کورتێنانە نامینێ و کێشەی عێراقیش کۆتایی پێ بەڵام هیچ زەماناتێک نییە اعتیمادکردنی لەسەر نرخ اعتیمادکردن ینی تحدیدی نرخ عادەتەن دوو متغیر دیاری دەکا یەک عەرز و تەڵەب دوو بارودۆخی سیاسی بۆ بارودۆخی عامی سیاسی و ئابووری و اقتصادی هەموو وڵاتان جاوەی کەمی کردووە هۆکارەکەی ئەوەیە کە ئۆپێک پلاس ئەوانەی ناچار کردووە فرۆش کەم بکەنەوە یان هۆکاری تر هەن ئۆپێک پلاس ناچاری نەکردووە وەکو ناچار عێراق خۆی تەخفیزێک هەیە لە ئینتاج پێدەوە التەخفیف الطەوعی یعنی کەمکردنەوە بە ئارەزوو عێراق توانای ئینتاجی یەک کەمە بەو دەرەجەی نییە ناتوانێت لەوە زیاتر ئینتاج بکات دوو فرۆشتنی نەوتیش کێشەی هەیە ئێستا ئەو کێشەیە کە ئەو بەخۆی دروستی کردووە بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بەپێی ئەو شکایەتێک کە کردوەتی لە 2014 ئەو وای کردووەکەوە ئەو 450,000 بەرمیلە نەفرۆشرێت و نەبێتە ناچێتە دەرەوە و زەرەرێکی گەورە بە عێراق دەگەیەنێ بە ئابووری عێراق دەگەیەنێ ئەوە لە خاڵی دووەم ئەگەر هات و پرسیار بکەین مەسەلەن ئایا بۆچی تعویز ناکرێتەوە ئینتاجەکەم یان فرۆشتنی نەوت لە بەسرا لە بەسرا ئیستیعابی فرۆشتنی هەر ئەوەندەیە 3,100,000 بەرمیلە ڕۆژانە لەوە زیاتر ناتوانێت لەبەرەوەی ئەو ئەرسیفانەی کە هەیە لە فاو لەو شوێنانی کە دەفرۆشت ئەرسیفەکانیان ئەوە هەیە بڵین ئەمباری تائیف هەیە لەسەر خەلیج ئەوانە هەمووی موقەتە ینی ئەوە نییە بڵێ ئەرسیفەی بەردەوام ئەوە لەش بەدیل چێت چارەسەر چییە؟ چارەسەر ئەوان تەنها بۆ نەوتی هەرێمی کوردستان نەچێتە دەرەوە ئەوانە ڕازین بۆی کە داهاتیان کەمیش بێتەوە لای ئەوان کێشە نیە؟ خۆی کێشەی گەورەیە لەبەرەوەی بودجە هەر خۆی ئەگەر هاتوو بە 3,500,000 بەرمیل بفرۆشرێ ئەو عەجزەکەی 64 تریلیۆنە یعنی بەو نوعا ئەگەر 70 دۆلاریش بێ ئێستا نزیکە 70 دۆلارە یعنی کەواتە عێراق زۆر زەرەر دەکا ئەگەر هاتوو چارەسەرێکی بە پەلا نەدۆزێتەوە بۆ ڕەوانەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەوە عەجزەکەی زۆر تر دەبێت لەوەی کە ئێستا هەیە کەواتە اقتصادی عێراق لە قەیراندایە بەپێ ئەو ئیتفاقیەکە کرا لە 4 و ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لە 25/3 اقتصادی عێراق ئێستا لە قەیراندایە باش هەستی پێ ناکەن لەبەرەوەی بڵین بودجە ئەتیماد لەسەر ئەو پارە کۆکراوەیە دەکا کە ماوەتەوە چەندین ساڵە بەهۆی زیادبوونی نرخی نەوت و موازنە زۆر باش هەر سەبارەت بە هەناردی نەوتی هەرێمی کوردستان گفتوگۆکان بە چی گەیشتن ئەوەی کە زانیاریت هەبێ ئەوەی ئاخر زانیاری کە وەفدی تورکی هاتنە وەزارەت ئەمە لەوێ بووین ئەو کاتی لە وەزارەت کۆبوونەوەیان نەکرد مرکزێک هەیە پێی دەڵێن مرکزی سەقافی وەزارەتی نەوت لە دەرەوەی وەزارەتە لەوێ گفتوگۆیان کرد ئەو گفتوگۆیە بەڕاستی گفتوگۆیەکی صرف تەقەنی بوو دیار بوو لایەنی تورکی محاوەلەی دەکرد هیچ تعویزاتێک نەدا بەهۆی ئەوەی کە ئەم نەوتە ناهێڵێ بچێتە دەرەوە پاساوی دەهیناوە وێنەی پیشان دەدا دەیگوت ئەمە بەو شێوازە ئەم بۆریە تووشی زەرەر بووە بەهۆی بوومە لەرزە ئیتر مەعەلعەلەم ئەو بەرانە هیچ ڕاز نییە لەبەرەوەی ئەمە دەزانین دوای بوومە لەرزەکە نەوتی هەرێمی کوردستان ڕۆشتووە منطق نییە ئەمە بەڵام ئەوانە دەیانەوێت تەبریراتێک بێنەوە ئەو تەبریراتە ئێمە دەزانین چیە هەدەفەکەی یەکەم ئەو 1,500
ملیۆن دۆلارە نەدەن نەدات دووەم کەیسە چتر هەیە لەسەر تورکیا لە 2010 بەرەو سەرەوە یعنی ئەو کەیسەش دەدۆڕێنێ لە داهاتوودا ینی قەرەبووەکەی دەگاتە نزیکەی 4 میلیارد دۆلار جا ئەو دەیەوێتن خۆی بپارێزێ لەو تعویزاتانی کە تووشی کێشەی دەکات لە اقتصادی تورکیا بەڕاستی اقتصادێکی زۆر لاوازە تەسیراتی زۆری لەسەر دەبێت ئەگەر هاتو ئەوەندە تعویزاتش بدا لە داهاتوودا زۆر باشە دەگوترێت یان بە پێوە ڕێککەوتنێکە کراوە جێگیری سەرۆک کۆمپانیای سۆمۆ دەدرێت بە کورت باشە ئێستاش لەسەر ئەو ڕێککەوتنە هەر سوورن بەڵێ خۆی حەق خۆمانە ئیتر ئەمە ئەگەر هاتو وەردەگرن ئەو پۆستە بەڵێ ئەوە ئەمە پێش ئەوەی لە مانگی چواسی دکتۆر ومێد سەباحەکری ڕاستە وڵ ئەوە دەمێنێتەوە سەر ینی قەراری جەنابی ئەو شوێنە وەرەگرێت شتێکی وان بیستووە لە ئەعلام بەس نازانم وەکو قەرار بڕیار چۆنە بەس ئەو پۆستە ئەمن دەزانم ئەو پۆستە ئێمەیە ئێمە لەگەڵ وەزیران وەری دەگرین هیچ ئەو خلافمانی جگەلەوە چەندین پۆستی دیکەیە لە ناو سۆمە وەکو مەسئولی شعبەی فرۆشتنی نەوت لە ئەوروپا مەسئولی شعبەی فرۆشتنی نەوت لە ئاسیا ئەوانە هەمووی پۆستە دەبێت ئێمە دابەشیکەین نێوان ئێمە و ئەو لایەنە سیاسی بەپێ اتفاقات سیاسی زۆر باشە ئەی سەبارەت بە بودجە عێراق پشت شێرەمی کوردستان دەنێرێت یاخودنا بەڵێ پێم وابی دەستیان پێ کردووە بە ناردنی بڕێک لە ئەو بودجەیە کە تەرخان کراوە ئێمە بەڕاستی ئەو اتفاقێکە کراوە ئێمە نەوت مادەی پێشتر 13 و 4 بوو ئێستا گۆڕانکاری بەسەرات لەبەرەوەی مادەما حەزف کرد بووە 12 و 13 بەڵێ بەپێی ئەو مادەیە ئێمە هیچ عیلاقەمان بە لایەنی فرۆشتنی نەوت نییە نەوت دەرهات ئێمە تەسلیمی سۆمۆ دەکەین بە اتفاق لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانی کوردستان تەسلیمیان دەکەن ڕادستیان دەکەن لەو کاتەوە کە لە جەریدەی وەقاعی عێراقی قانونەکە یعنی ئێستا ڕادستان کردووە لەبەر یەک سبب پێویستمان بە تعلیماتە لە وەزارەتی نەوتەوە ئایا ئەگەر هاتوو نەوت نەفرۆشرا نەچووە دەرەوەی وڵات تەوزیعی بۆ چ کارگەیە چەندە ئیستیعابی کارگەکان ئەوە پێویستی بە داتایەکی تەواو هەیە ئێمەش لە هەفتەی داهاتوو دەست پێ دەکەین بۆ سپاس بۆ دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق کە لەگەڵمان بوویت زۆر سپاس.